هاوسۆز بووین لەگەر ئەوەی کە سەوزاییەکی لێرە دروست بکەین. ناو محەممەد جەعفەر قادر پۆلیس هاتوچۆم لە قەزای خەلیفان موالی دەمەشتاویەکە خاوەنی 5 منداڵم زیاتر لە 13 ساڵە پۆلیسی هاتوچۆم لە وێزگەی کێشی خەلیفان. سەرەتاکە یاتمێرە دەشتاییەک بوو، هیچ گژوژیایەک و داروباری لێ نەبوو، تقریبا 14 ساڵ پێشی ئێستا. لە دوای ئەرچی خۆم لێرانە بەخۆم و بە برادەران و کارمەندانی وێزگەی کێشی خەلیفان و کارمەندانیان پاوە پیشەم هاوسۆز بووین لەگەر ئەوەی کە سەوزاییەکی لێرە دروست بکەین. من ڕۆژانە دەوام لە کاتژمێر 8:30 دێم تاکو 2-3 پاش ئێوارە لە وێزگەی کێشی خەلیفان ڕۆژانە ئەو پسوولە لە شوفێران وەرەگرین ئەوانەی پسوولەی قەپانیان کردووە لە ڕێی هەولێر و لە ڕێبرێن دۆک و زاخۆوانە دێن ئەوانەی پسوولەشیان پێنیە دەیانهینە سەر قەپانی کێشیانەکەن. لە پاڵ ئەو ئەرکەی کاشمە خزمەتی حەدیقەکانی شەکەم و ئاویانە دەم و ڕێت پێک خاوێنیان دەکەمەوە.